تکایە با تووشی کێشێکی گەورە نەبین واز لە من بێنە من تۆم ناوێت گوێگرە یان بۆ من یان چییە؟ هەڕەشاکەی؟ گوێگرە هەرگیز واز لێ ناهێنم سیرم کە ئەگەر وازم لێ نێنیت بە براو کەس و کارمەڵم بێن هەموو جانت پشکێنن تێگەیشتیت؟ گوێگرە بە یەک کەس بڵێ ئەو کات بەخۆ زەرەر دەکەی تێگەیشتی؟ خوشکەکەم ئەوە بۆ ئەگریە چی بووە؟ هیچ نییە نەگریاو خوشکەکەم هەر شتێک تێ بە منی بڵێ من براژنی تۆم وەکو خوشکی تۆ وام بۆ ئەگریت نەگریاوم هیچ نییە هەرچی بوو بە منی بڵێ تاقانەکەم تۆ خوشکە جوانەکەی منیت باشە؟ باشە هەیان ئەوە کاکماتەوە هیچی پێ ماڵێ باشە؟ نا بێخەم بە چۆن شتی واکەم هەیان چۆنی جانە باشی گیانەکەم ئەوە بووە تێکچوو هیچ نییە تۆزە دڵی تەنگە فایلەکانی گرچی بوو بەیانیش نەتبرد ئێم نیش بەوە هاتوومەتەوە فایلەکانم بۆ بێنە تاخیرم بەس سەر چاوێ باشە جانە فەرمی ئەی دەستەکانت خۆت جان من دەبێ بڕۆم باشە تاخیرم باش سپێویست نییە؟ نابڕۆ خوارد لە من دەست خۆش دەستان خۆش بە عافێتە بێ ڕۆنیاز بەڵێ کاکە هیچ بووە؟ چی بوو بێ؟ هیچ شتێک هەیە لە نیمشاریەوە ڕۆنیاز؟ چی لە پشانەوە کاکەجم هەیان ڕۆنیاز هیچی هەیە؟ نەخێر چی هەبێت؟ وازە پاکەت ژووری مستنەکەیە چی بۆ بۆ بەیانێکی زان چیوە کاکە بۆ بەیانە؟ ئەوە چییە؟ چیە کاکە؟ چیە ڕۆنیاز؟ نازانم ڕۆنیاز؟ حاجی فەرهەد؟ کاکەوە چییە؟ ئەوە چییە؟ لە من دەپرسی ئەوە چییە؟ نازانم من نازانم ڕۆنیاز؟ ئەوە سۆنەرە واسی لێبێنە ڕۆنیاز؟ هەیان ناچۆ واسی لێبێنە واسی لێ بچە بێنە ڕۆنیاز خەریکی بێئەدەبی لە پشتمدەوە ڕۆنیاز واسی لێ بچە بێنە وەرە پێشم پێشم تۆ دەبێ لەو سوورەتکەمە تا بزانم ئەوە چییە ئەو بەسمێنەکە حتا نەزانم ئەوە چییە
نانو ئاوی نادێ هەتا نەزانم ئەوە کێ